ئێوە حکومەتات بخوار عسکەری و جاش و عسکەری جاشی نەگەر عسکەری توانانی بێتێری بەس ئێمە ئەو دوو خوشکەم لە خۆم گەورەترەوی باوکم ویستی ئەوان نەگیریان. هات سەدا لاکما ئێمە لەبەر خوای گوناح وەک ئەوی ئەو خەرکەی والێ کرد و ئێمە ئەوی والێ ناکرد. نەکەم لەوێ بەدەستی خۆمان نێشتومانە لەگە سەلمان ئەمری خوای کردووە. گەنجێک ویستی بە بەندەخێنەکەی خۆی بقیژێنێ لە تاوی نەهامەتیەکەی. کوتمە هاو شێلانەیەکە من 6 دانەماگە ئێمە لە نوگرە سەلمان نەمابینی وە. ژیان و گوزەرانی خەڵکی گوندی سەرمەرد ئیتر بە پشتی کەر بوو، سارە و خزمەتگوزاری وشتی نەبوو. سەرمەرد لە ڕووی دووریەوە لە قەزای دوکانەوە زۆر دوور نییە، بەڵام لەبەرەوەی مەوداکەی زۆر نییە، بەڵام لەبەرەوەی گوندەکە ئاسەیە بە حکمی ئەم شاخی کەوا دیبین ئێستاوە لە 2008ەوە جادەمان بۆ هاتووە و دەستی خزمەتگوزاری گەیشتوتەیە. ئەگەر نا پێشەنفار خەڵکەکە ژیانی سەخت بوو، هیچ ژیانێک نەبوو غەیری ئەوەی کا باوکم بە کەروبار پەیایی نەکردایە نەدەبوو بیخۆین. ڕزما هەبوو پشتاوە تری ڕەش کەروبار و وێ سووراخما هەبوو دەچین ئەو ترێمادا دەگرت دەما بردە ئەو گەرمێنی خوارێ بە گەرم و جۆمان دەدا و دەما هاڕی ئاشی لێ نەبوو لێرە دەما هاڕی ئاردەکەمان دێ نایەوانێ لێرە ئیدارمان پێ دەکرد حیوان و مارات توشتما هەبوو یان لەسەر ئەو ڕز و مرکایەتی مەدانیشت ژیانمانە سەرەوەی بوو. پێش ساڵاوی ئەنفال سوپای عێراقی ئەوەی کە من بەبیرم بێ نەهاتووە، بەڵام سەر شاخی سارا هەیە کە چویە گوندی سەرمەرد. شاخی سارا مسەیتەرە بەسەر گوندی سەرمەردا لەوێوە بە قەناس تەقانیا کردین بە هاوان نەمان دەتوانانی بازاری بین وەکو ساڵان لە دوکان شت بێنیت و شت بەریت و ئاسایی بوو ساڵانی زوو، بەڵام ئەو هەشت هەست کەسێکی بگرتایە ئەی کوشت. گوندی سەرمەرد بەرشاراوی ئەنفالی یەکەوت لە ساڵی 1970. خەڵکی دیەکە بە تاواتی شڵەژا ئەوە بوو خەڵکە کۆچی کرد بەرەو کوێ بەرەو سەرگەڵ و بەرەو سەفرە و زەروون بەرەو ئێران. ئێمە زیاتر بەو حکومەی کە نەکەم نابینابوو مەڕووماڵاتێکی زۆر مابوو بۆ حکومە مابووین و ئیتر کۆمەڵە خەڵکی تریش مابوونەوە بە یەکەوە بووین. باوکم کتی من پچمە ئێران چی بکەم؟ پچمە ئێران من خێزانەکەم و کوڕێکم قاچی بڕاتە لە سلێمانێ چی بکەم؟ پێش ئەو 38 کەسەکە بڕیاردا گوندەکە چۆڵ کرێ دوو عیلە لە گوندەکەمان بڕیارە نەکە بەرەو شێخ بزێنی بەڕێکەون بۆ گەرمیان گەلێ هاواریان کرد خەڵکی ناودیەکەوتیان کاکە ئێوە دەستە ناو باوەشی حکوومەتەوە کاری وان مەکەن شتەکەتان بەخرا بەسەراشکێتەوە مەچن وتیان ئێمە لەوێ داڵدەمان دەدەن و دەچینەوێ دۆست و ناسیامان هەیە ئێمە دەچین بەرەو شێخ بزێنی. ینی تەسەوەری ئەومان نەدەکرد ڕۆژێک حکوومەتی باز بێتە سەرمەرد لەبەرەوە شوێنێکی زۆر سەخت بوو. سوپای عێراقی کە هاتە گوندی سەرمەردەوە پیادە و بڵێن مەشاد بوو لەگەڵ ئەوەی کە ئیتادوشتیان پێ بوو بە وڵاخە بەرزەهێنان. قووەتێکی بڵین 15 پێشمەرگەیی ئەو کاتەی خەتابەڕەش سەپەرشتیەکردن لە دۆری قەمچکۆ بوو لە قەمچکۆ شکا. باوکم وتی حکومەت دێ ئێمە خەریکی ئیش و کار و ژیانی خۆمانی حکومەت عێراقی ئێمە نیە. مافەقی و کاک فارس ئەوانە ڕیسپی بوون لەگەڵمان چوونە ناو دیەکە چوونە بەری ئەشکەوتان لەبەری ئەشکەوت ماینەوە لەوێ تقریبان بۆ ماوەیەکی 1-2 شەو لەوێ ماینەوە هێشە بە تەواوەتی عسکەرێکە نەگەشت بۆ ناو دیە. خەڵکی گوندی سەرمەرد هەموو بەرەو ئێران کۆچیان کرد ئێمە چوونە ئەشکەوتی کوتاڵ.
ئەمە شکەوتی کە دەیبین ئەمە شکەوتی کوتارە لە 28 کەس هاتین ئەم ئەشکەوتەوە. ئەم ئەشکەوتی کە وایە سا دەیبینن بەڕاستی بۆ من مێژوویەکی زۆر تاڵی هەیە. یادەوەریەکانی مەشکەوتە لە یادم ناچێ ئەم ئەشکەوتە ئەشکەوتێکی بەڕاستی بۆ ئێمە پەناگەیەکی زۆر باش بوو لەو سەردەما. ئەوە ماڵ لێ بوو ئەمە لێ بوو ئەلێ ئاگرەکەمان ئەلێ دەکردەوە بوو ئاگرەکە لەم سەرگا لەمان دەکرێت. ڕووی ئەشکەوتەکە لە شاخەیە ئەگە ئاگریش بکەین و دووکەڵیشمانە ماڵ و عیلەکەش بێتە دەرەوە بۆ دەست بە ئاوگەیاندن بۆ شێوەیە ئەسکەری و جاژ نامابین. ژیانێکی زۆر ناخۆش برسایەتی ینی زۆر ژیانێکی کولەمەرگی بوو. لەوە ئەترساین ئەم جێشە بێتە ناو دیەکەەوە ئێمە قەتڵعامکەن و بمانکوژن. بەڕاستی زۆر زۆر ناڕەحەت بووین. ئەوە بوو ماینەوە لەو ئەشکەوتە بۆ ماوەی تقریبەن 3 بۆ 4 شەو. سەر لە بەیانی بوو پیاوێکی بەتمەنمان لەگەڵا بوو مافەقەی نابوو هاتە دەرەوە کاتە دەرەوە لە ئەشکەوتەکە وتی لێمان قەوماوە ئیتر ئەوەی کە لێ ئەترسان بووە نسی بوو بوو بە قسمەتمان وتمان چی بووە وتی جێشی عێراقی گەیوەتە گوندی سەرمەرد. بەس یەکەم جارۆمەزانی ینی پێشمەرگە و شتە هاتوونەتەوە جاشەکان دیارکردبوون لە عەسکەریەکە کە سەیرمان کرد دەیەکە بە تەواوی گیرا بوو. کاک فارستی من وان پێ باشە دارێ شتێک بەدەستەوە گرین و گونێکی تێوە هاڵێنمی پێشتان کەوین خۆمان تەسلیمکەین باشە نەک ئەوان خۆیان بێن و ئێمە بگرن دەست بە سەرماکەن. گونەی سپیان کردبوو بە عەلەم پیاوەکان بە دەستیانەوە گرت ئێمەی مناڵ و ژنیش بە دوایانەوە و هاتینە خوارێ بەرەو ڕووی جێش و جاشەکە. حاڵە فەخێ پیاوێک بوو لە هەمومان بەتەمەنتر بوو ئەوە بوو لە پێشەوە بوو ئاڵاکەی بەدەستەوە بوو هاواری کردی هاتوین تەسلیم ببین مەمان کوژن ئێمە پیر و پەکەوتەوە مناڵین هیچ شتێکمان لەسەر نییە. هێزەکە تووشی شەو بوو کە ئێمەیان بینی لەو شاخەوە هاتینە خوارێ و ئەوە تقریبەن 28 کەس کەم نییە. ئێمەش هەموو دەگیراین دەماگوت دەما کوژن وامان لێ دەکەن. سارد بوو باران بوو بەفر بوو هەبوو نەعل و پێڵاویش نەبوو لە پێیدا نەبوو. ئەجا هێنانین بۆ ناو ئەوان بەزەوان ڕایان گرتین ئەوەی لەسەر بەس بارانەکەم لەبەر چاوماوە لەبەر بارانەکە بووین هەتا دێوکە و یعنی شاخەکانیش بە تەواوی گرتیانن ئێمان لەبەر بارانەکە ڕاکرد. دەبوو پێشمەرگەتان بخێ کردو بچم کاکە ئینگە تۆ پێشمەرگە بێتە ناوتەوە تۆ بەخێوی ناکەی وەت بۆ سێت و وڵابردینەوە مارە فڕێیان داین و تەمان چوونی ماڵی کاک حەمەزیاد ئەو پیاوەی کە ئێستا بەرەو شێخ حوزێنی ڕۆیشت و بەداخەوە نەگەڕانەوە بە خۆ بە عیلەوە جاشەکان لە ماڵی ئەوان بوون بە ئێمەیان گول لە چۆوە هاتن چیکەتان لەگەڵا بۆچی لەو شاخەوە دەچوون ئەوە کوێیە وتمانەوە ئەشکەوتێکە بسن سەیریکەن متابعی بکەن وازانم چەند کەسێکیان بە ڕێگاکەمان پێ نیشانە چەند کەسێک چوون ئەو ئەشکەوتیان کەشف کرد کە بزانن خەڵکی تریتیانە. بۆ یەکەم جار بوو سوپای جێشی عێراقی ببینم زۆر ترسناک بوون ئیتر زۆر ئەترساین ئەوەی کە هاتنە خوارەوە ئێمە وەکو مناڵ ئەگیریان پیاوە پیرەکانی ژەوەی کە لەگەڵمان بوون ئەیانگوت تەسلیمین. یەکەم جار لەگەڵمان باش نەبوون بەڵام جاشەکان هەندێک چەند دڵێن دەداینەوەیان خەمتان دەبێمە تەسلیمی عەسکەریەکانتان بەشی عەسکەریەکانتان ناگەی مەڵێ عەسکەریەکان ناو دیەکە بوو وتی ئامرەکان باش نییە. ئەو بوو تێکەڵ بەوان بووین و ئەو کات بڵین خەبەرم بە ئامری عەسکەریەکەدا هاتوتی ئەمانە بێت دەست بەسەر بن. بابم کەمێ زمانی عەرەبی ئەزانی پێی وتی سنوورێکی بۆ دیاری کردین وتی لەو مەتیقەیەوە هەست تەقەیەک لە ئێمە بکرێ تەقە لە زوندێکمان بکرێ ئێمە هەر هەمووتان لێرە ڕەمی ئەەکەین. 3 شەو ماینەوە لە ناو جێشە لەژێر چاودێریەکی توندا بووین لەلایەن جاش و عەسکەریەکانەوە حەتی لەسەر مرد هەبوو بە پشتی وڵاق پیان چۆ خوارەوە هێنان لە خوارەوە هەر هەمویان تاڵان کرد
لەبەر چاوی خۆمان کاکە مەڕووماڵاتی و خەڵکیانە کوشت خانوویانە تەقانەوە نەمان دەوێت ئەگەر زۆر زۆر سیرمان کرد احتیمالە بوو بیان کوشتینە گوێبیستی قسەی بووین لە جاشەکان وتی جنابی سەی ڕئیس پێی وتوێتی کاکە سەر بۆ من و ماڵ بۆ ئێوە چونە هەر شوێنە قەتڵ و عامیانکەن چونە هەر شوێنێک هیچ کەسێ نەیەڵنەوە بەڵام هی دووە بەدای ئەو بڕیارەشکە درراوە کە بۆ نوە چونە هەر شوێنێ خەڵک خۆی تەسلیم کرد و خەڵکانە نەکوژن باوکمیان ئاگادار کرد زیاتر قسان لەگەڵ باوکما کرد وتیان خۆتان حازرکن ئەتان بینە خوارەوە ماڵاتێک ماگایەک مابووی خۆما وتمان ئەوەیە بینە خوارە وتیان شتیوانێ ئەوە تازە تەواو دەبێت دەست لە هەموو شتێک پشۆن ئەوەی کە بۆ خۆتان پێداویستی خۆتانە بە کۆڵی بە نەخوارەوە بی بە نەخوارەوە دوای باوکم تەکلیفی زۆر کرد نەکەم نابینا بوو نەیەتوانی بە پێ بڕوا بە کۆڵیش توانای ئەومان نەبوو بێین نەخوارەوە ئێسرێکیان بۆ ناردین بەو ئێسرا نەکمان هێنایە خوارەوە بۆ قەمچوغە هاتینە قەمچوغە لە قەمچکۆ هاتین بۆ پێرقوربان هاتینە پێرقوربان نانووسێکیان کردین لە پێرقوربان بەڕێیان کردین بۆ قەڵای سووسێ ئیتر ئەوەی کە مقابلە کرا قسەیان لەگەڵ کرد و باوکم و براکەم لەگەڵ ئەو کاگوەلی کە بەرکارە ساتی ئەنفال کرد لەگەڵ باوکم نەهاتنەوە بێسەر و شوێنن ئەوانیان برد بۆ قسەکردن و بۆ تعزیب و بۆ قسە دەرهێنا لیان ئەو کار ئێمە کە چوونە قەڵاکەی سووسێ تەمان ئەمان چەند کەسێکیان بان کرد بۆ ئەوە کە لیان بپرسن ئێوە چێن و بۆ ماونەوە و بۆ نەڕۆشتون بەرەو ئێران و بۆ لەو دێ ئێوە جیتان خواردووە بردیانین بۆ سووسێ لەوێ بووین و لا پیس و پۆخر سەلامیان برد بە هاشوێنە سەر زۆپەکەی خەرم بیسووتێنم ترسان بوویان فەقیرەمە لاپیایە تا بۆ ئەوەلادی منە نەوە بۆوا لێ دەکەن لا کاتێکی بە دیارە بوون هەمومان چوونە سەرەکە چوونە سەرە بەراندا و هاتن و پێما بستەوێت لەوێ بووین کە براکەم هاتە وتی کردویان مەسەر علادینەکە ئەوە بە دوو کەس بەرزیان کرد و کردویانە سەر علادینەکە بۆی کە ئەگەر شتێک بزانێ پێیان بڵێ یەک دامبردن بۆ پرسیاری پێشمەرگیانە کرد بۆیان معلوم کە ئێمە هیچمان لەسەر نییە هیچ پەیوەندێکمان بە هیچ کەسێکەوە نییە کە بۆیان معلوم بوو ئەوە بوو ئێمەیان بەو شێوەیە تەسلیمی قەزای دوکان کردەوە ئەوەی کەفیلی هەبێ ئەتوانێت بەری دەین بەڵام هەست کەسێک کەفیلی نەبێ بەری نادەین ئەمە لە مەرکەزەکەی دوکان ئەمەیان پێوتی ئەوە بوو پیاوە ماقوڵ و خەڵکی ڕیسپی ئەو کات با پێڵم هاتن بە جودی ماڵی مامچوە خاچ و من ئاگادارم با پێڵم کە وتیان ئەمانە هیچیان لەسەر نیە ئەمانە خەڵکی سەرمردن ئەمانە خەڵکی باشن بە کەفالەت مانگێک بەربوون دو مانگەکە باژیان کردینەوە بۆ مەرکەزەکەی دوکان بە یەک سەعات وتیان دەبێ هەرمووتان کۆ بن هاتن کاتێکی هاتن ڕەمەزان بوو بەریان کردم تی وەرە مەحموود کاکەم تی چێ کە تولا بە دووتان داهاتون دەتانگرنەوە سعات چواری ئێوارە بوو لە ئیش گەڕامەوە پێشەوەی بگەمە ماڵی پورم ئێمە لە ماڵی پورم بووین پیان وتیان کاکە گیان لە مەرکەزەوە داوایان کردوونەوە بە شێوەیەشی زۆر ژیرانە نەک بە شێوەیەشی دڕندانە بۆی کەەوە خەڵکە ڕاکە و بڕاو خۆی بشارێتەوە ئێمەیان بانکەشتی مەرکەز کردەوە وتیان وەرن ئێوە دەست بەسەر دەکەن دەدان بەنە سلێمانی و لە سلێمانیەتان ژێڕنەوە چەند پرسیارێکتان لێ دەکەن کاک فارز بەداخەوە جاخشۆر بوو لە ڕووی بڵین منداڵی هەبوو بەڵام کوڕی نەبوو چوار کچی هەبوو تەمان ئەم دوو ئافرەتە عەزە بوون لە سەمەر کە ئێمە هاتینە خوارەوە ئەو دوو کچەی تری مناڵ بوون خسیانە بری ئەم دوو کچەکەەوە عەزە بن بوو ئەوەی کە تووشی کێشە و بێشە نەبن لەگەڵ حکومەتی عێراقی ئەو کات ئێمە هەموو دەمازانی حکومەتی بەعس و ڕژێمی بەعس چەند ڕندانێ ئیتر تعدای ناموسیان لێ دەکات تعدای شەرەفیان لێ دەکرێت بیریان لەوە کردو ئەم دوو کچە بگۆڕن کاتچوو بوون لەوێ پێیانە ئەم سەسلانەمان نەگیرێن ئەم بیسکەلانە وەک ئارگۆریان پێکردبوون دایکم وتی من چوار کچی بچووکەمایە بێخاڵ و بێگەرد خسیانە بری ئەم دوو کچەکەەوە عەزە بن بوو ئەوەی کە تووشی کێشە و بێشە نەبن لەگەڵ حکومەتی عێراقی ئەو کات بەس ئێمە لەو خوشکانێکە لەگەڵ دایکمە خوشکێکیان لە ماڵی نانکیشم بوو کتە بچووەکە بەس ئێمە ئەو دوو خوشکەم لە خۆم گەورەترە باوکم ویستی ئەوان نەگیریان
ئەم دوو کچەش ئەگەر نەهات نایەتەوە بڵێن ئەو کچانی کە لەگە دایکیان ژیرا ئەگەر نەشات نایەتەوە بەڵام چکە و خەڵکە و کاتێ فەقیر بوونێ زانی بوو خۆی هەمویان دەربازیان بوو بگرە بە کاکفارسیشەوە چکە براکەی لە پیرقوربان جیان کردنەوە ئەو بوو ئەو دوو کچەش فەقیرە ئێستاوانی بێسەر شوێنکەوە نهاتنەوە بەڵام سواز بەخوای سامارچیانوە لە ژیاندان ئێمەشان هێنا بۆ سلەیمانی لە ماڵێک شاردیانینەوە هەتا گرتن و شت تەواو بوو باوکم لا سەجە نهاتەوە جا بابی هاتەوە ژنی هێنایەوانێ ئەم مندارانە دەکەن ئەم ژنەی و خارم بوون ئێستا دوو کچی بەش درا و کچێکی ماوەتەوە لەسەر مارەیە خارشم ئەمری خوای کرد 45 ساڵ بەم شێوەیە ئێمە لە دوکان ڕاپێکی سلێمانیان کردین بۆ سژنی تەواری بۆ سلێمانی هەژدە شەو لەو سزدەی سلێمانی ماینەوە دوو شەو لەگەڵ باوکم و ئیتر ئەوەی کە لە سزنەکە بوو هەموو تێکەڵ بووین سێژن هەبوون دایمە لەوێ ئاگیریان ئیتر خەڵکی گەرمیان بوون دواتر ڕایان کرد زۆر مەردانە زۆر ئازانە لە سزنەکە ئەوان ڕایان کرد کە ئەوان ڕایان کرد حاڵی ئێمە گۆڕە ئیتر ژن و منداڵیان زیاد کردەوە و باوکموانیان لە ئێمە دابڕاند و زیان کردنیەوە ئێمەش بەرنامەیەکی وامادانا و شەو ڕاکەین کە زانیان خەڵک بە تەمای ئەو شتەیە بەیانی هەر هەمویان تەلبان کرد ئەوەی کە سژنی تەواری سلێمانی بیندرا هیواداری میس کەسێ بە چاوەشتانە نبینێتەوە تعزیبێکی زۆر لە ڕووی نەفسیەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی لێدانەوە بە چاوێکی زۆر ڕندانە تەماشایان دەکردین هیچ کەسێکیان نەدەناسی ئەسڵان حسابی مرۆڤبوونیان بۆ ئێمە نەدەکرد بە هیچ شێوەیەک کۆتایی هەژەشەوەکە بەیانی کاسان لە دەرگای سزنەکەەوە سەیریمان کرد بەردمی دەرگاکە هەر هەمووی پشتێن و دەستە سڕ و ئیتر کە لە بچە و ئەوانە بوو کە ئەوانەمان بینی ڕاستی ئێمە ترسای کاتی نانی بەیانی هات بە تووڕێی هاتن نان خۆن و لە دەرگایاندا و ئیتر خەڵکیان بەرشەقا ئەدا لە سزنەکە و ئێمە ڕاستی هێندەماتین لێ بوو نانمان نەخوارد وتیان هەرچی منداڵە بچێ بۆ لای دایک ئێمان لە باوکم دابڕان چون بۆ لای دایکم چاومان لێ بوو کە دەست و چاوی باوکمیان بەستەوە و ئیتر لە ئیڤیان بار کردین بەرە و نازانین بەرەوە چۆ کاتێک ئەچین ئێرە کوێ تۆ بزاوای کەرکووکە هەموو گەرمێنەکان لە تۆزاوای کەرکوو بوون هەموو ئەلفا لە تۆزاوای کەرکوو بوو یعنی هەچەند چاوت هەڵدێناوە چاوت ئەنیش لە خەڵک زیاتر هیچ نابینی هەمووی ژن و مناڵ و پیا و هەر لەو قاعی کە تایە بووی دوو دۆشەکان بەرز کردەوە پیسایی و هەچێک هەبووە دەبوو لەوێتەوە ئیشی خۆت کردایە سەر ئاو تەوانێت هەر لەو قاعات ناخواردن هەر لەو قاعیا بوو پێنج شەو لە ڕەزالەتێکی یەکجار زۆر دابووین لە تۆزاوای کەرکووک مەجای هاتنە دەرەوەمان نەبوو من دایکی زێڕین و کەژاڵ بینیمە کا پرچی خۆی ڕاکێشاوە مۆخە سپیەکەی لەگەڵ خۆی دەستی خۆی هێناوەتە دەرێ مۆخی سپی ئەو قژەی هێناوەتە دەرەوە بە چای خۆم ئەوم بینی هاواری باوکمیان کرد دیانکۆی کاگوڵایی بە قوربان بم فریاماکەوە چی بکەین لە تەلبەنێک کابوون زیاتر لە 300-400 ژن خەڵکیان لێک دابڕان بوو عیلەیەک 4-5 کەس بوو دووسەیەکیان لێ دابڕان بوون ئەو خەڵکە هاواری دەکرد بە شێوەیە کە ئەتگوت ڕۆژی حەشرە هەیە تعزیبێکی زۆرمان لەسەر بوو لە تۆزاوای کەرکووک بەڵاوەی ئێمە کە دڵخۆش کرەوە بوو ئەو دوو عیلەیە کە بەرەو شێخ بزەینی بەڕێکەوتن لەوێ بینیمانەوە دو ئەم 5 ڕۆژە خەڵکان هەموو کۆ کردەوە ساحەیشی گەورە بوو وەک ئێستا لە بیرمە سیارە پاسیان هێنا ئەو کاتە ئامانەیان پیاگوت جامی بچووک بچووکی تیا بوو بۆیان هێنانی من بۆ خۆم چاوم لە باوکم بوو یەکی دەستێکیان کە لە بسە کردبوو لەگەڵ کاگۆلی شەر خزمی خۆمانە و خەڵکی گوندی سەرمۆردا بەیەکەوە ئەوانیان برد حتا چاوم لێ بوو سعاتەکەی دەستیشان داکەن هی باوکم کەسێک زۆر بە بوێرانە جوێنی بە سەدامدا وتی سەدامی گۆڕ بەگۆڕ سەدام لە ناوچێ سەدام بووە لەم خەڵکە دەکا ئەوە بوو بە چەند گۆچانێکیان پێ بوو پیرەکان با پێڵم بە گۆچانی ئەو پیرانە ئەم پیاویان شلوکوت کرد ئەوەنیان لێدا هاواری دەکرد چۆنی بڵێ ئەوە
هیچ کەسی زاتی ئەوەی نەبوو با پێڵم ئەم گەنجە جوانە ئەم کەسە لە ژێر دەستی ئەم زاڵمانە دەربێنێ بڵێ کاکە وای لێمەکەن تا سەوانەکە تۆ بزاوایە بووین سەرتان هێشتان لەوێ بووین پیس و فۆخر و بێحرمە لەوێ وەڵاوەندە نەمازانی بۆمە هاتنەوە تیان باریان دەکرد ئەماری دەگیریانی و هاوارمان دەکرد ئەگەر ڕۆژی حەشرا ئەو دەشتە پڕ لە خەڵک بوو خەڵک پڕ بەدڵ هاواری دەکرد و دەگیریا و لەخوا دەپاڕایە خی گەورە کە لەم بەڵاو مسیبەتە نەجاتماندا ئەوە بوو بە شێوەیەکی زۆر ڕندانە ئەم خەڵکیان بەم شێوەیە لە یەکتری جیا کردەوە باوکمیان لە ئێمە دابڕان بەڕاستی بۆ ئێمە ڕۆژی کە دەڵێ ڕۆژی کۆتایی و ڕۆژی حەشر بوو زۆر ناخۆش بوو ئیتر لەو مەنتیقایە دەنجیدا بۆەوە گیریان وواوە لای مناڵ بۆ باوشی ئیتر باوک بۆ مناڵەکەی بۆیە زۆر ناڕەحەت بوو ئێمە لە باوکم جیابووینەوە لە باوکم دابڕین نەمان بینیەوە باوکم زۆر پاڕایە لە زابتێک کوتی لەبەر خاتی خوا لەبەر خاتی ئەو مناڵانە مەحاولەیەکم بۆ بکە بەشکم لێرە دەرچم سعادەی شەو بوو لە ناو گەنجەکان هێنەی قسێنێ ناو پیرەکانە کاتینە ناو پیرەکانەوە بەیانی هەشتی بەیانی بوو مەشایان بۆ گرتیم بەرەو نوگرە سەلمان نوگرە سەلمان هەکە ناوەکەی دێنی با پێڵم ئینسان دەزوو تا دای دەگرێت نوگرە سەلمان با پێڵم قێزەوەترین ناوە بەلای منەوە بەرەو نوگرە سەلمان بەڵام ئیتر زۆر بە ناهامەتی زۆر بە ناخۆشی دوور لە باوکم دوو برا خۆشکت لێک نیان بینی نازانی ئیتر ئەسەریان بە شۆ گەیشتووە ماون نەماون بۆ بەرە بەیانێکی تقریبان سعاسێ و چوار بۆ 5 ئەوا لەو دەورە دابووکە کە دنیا ڕووناک دەبێت ڕووناک نابێ لەو کاتەیە بوو کە ئێمە گەشتین نوگرە سەلمان کە گەشتنە نوگرە سەلمان هاوار و گریان و واوەیلا لە بەرچاوم جۆم لەو شتانە بوو خەڵک هاواری دەگریان گوت ئەوە خەڵکی تری شادە پیان دەوتین ئەوە چەند قوڕ بەسەری تریژ وهاتن بۆ ئێرە کاتم بەرەو پیرمان ئیتر تۆزێ ئێمە دڵمان ناڕەحەتە ناخۆشە دوور لە خزم و کەسین زیاکراوینەوە لە باوکمان لە برا حەمەد جوزە و مافەتا کە خەڵکی سەرگەڵ بوون ئەدووچیان شێت بوون لە ڕووی نەفسیەوە تەواو نەبوون خەڵکێک کە شێت بێ هیچی لەسەر نییە باشە حکومەتی عێراقی گۆڕ بە گۆڕ تۆ ئیشت بە خەڵکی شێت چییە ئەو حەمەد جوجەی کێمە بینیمان لە نوگرە سەلمان خۆی بینیەوە مافەتاح و حەمەد جوجەش کاچوونە نوگرە سەلمان ئەوەی کامل لە یادم بوو وتیان 8,000 کەسی لێیە هەمووی پیچ پێش ئێمە بڵێن کاک سەلاح وا چوو بوون لەوێ بەوان شاد بووینەوە قاعەیەک هەبوو پیان گوت قاعەیە ڕقەمیە گەیمان بدەنە ئەو قاعەوە قاعەکە گەورە بوو کە چوینەوێ دڵ نەوەیان داینەوانێ وتیان خەمتان نەبێ بۆ نییە سزنە بەڵام ئیدارە ئەکەین لێرە خەمتان نەبێ خەم هیچان نەبێ وتیان یاخۆ بەخێر بێن بەڕاستی ئەمە کۆتا شوێنمانە وەجارێکی تر نا منتیقی خۆمان و نەخزم و کەسوکار هیچ نبینینەوە زۆرمان دڵ سەغڵەت بوو ماوەیەک باش بووین دو ماوەکە ئیتر برسیان کردین ڕۆژە تاوارە یەک سەمونمان هەبوو من لە بیرمە دایکم ئەو سەمون و شتێککە پێشتر فرەدرا بوو لەسەر خۆڵەکە بوو یان لادرا بوو لەلایەکەوە کە ڕووی لێدا بوو دایکم بەچەقۆ سەمونەکەی بۆ کڕاندین و ئەیکردە ئەوەمە ئەخوارد ژیانمە هەتا بڵێ ناڕەحەت و ناخۆش وای لات خەڵک زۆر ئەمرد لە ڕۆژێکا 6 کەس بۆ 7 کەس لە نوگرە سەلمان ئەمری خوای ئەکرد ناچارۆکەکەم هەرگرت و چوون کتم دەباچم نایە خوا بێنم چوم لیان پارڕێمەوانێ چوومە دەرێ لە خەرایەکەی هەناچم کەوس بۆ هاتی کتم من نازانم ئێوە عارەبن من کوردم نازانم برا هاتوم
دوو مندارم لەگەرەوە برسیانە و حەزیان لە سای هاتم بۆ نەختێ نیگە پێراوەسەر تیاندا بڕۆ یەک سەعاتت پێ نەچێ خراپ بڕۆ گردێوەکەوە چاکە یان کتیاوەکە بە چیت خوارد سۆندەی ڕەش یان پێڵاوەکە و پێڵاوەکە لە دەکرد دەتکرد بە ئاگر چاکەت پێ لێ دەنا چەنەیە خواردە دوو ئەوەندە ڕەشەکە لەناو چاکە داوە ئەمە سەگەلێکی زۆری لێبوو بە تایبەت کەواسە ناستاوە بە سەگە ڕەشەکەی نوگرە سەلمان تەمان من بە چاوی خۆم نبینیەوە سەگەکە مەیتەکان هەڵباتەوە بەڵام ئەوە قسەی خۆیانە ئی شوڕتەکان ئەوان حەرەزباب بوون دەیانگوت ئیسیفادەی نیە ئەگەر ئەو جەنازانە هەرچۆنێ بنێژن لەبەرەوەی شوێنەکە کەشکەڵام بوو ینی تەمتەمەشاق بوو هەرچەندێ هەڵت دەکەن بێفایدە بوو نەدەگەیشتێ شوێنێکی وا کابۆنونە تەواوی گڵەکە هەڵقەنی و ئەم جەنازە بشاریتەوە یعنی وات دەکرد جەنازەکە دەشادەوە کە داهاتێوانێ ئەم ڕەشەبای دادەم لە مشتە لەسەریە دەما و سایکان دەچون ئەم جەنازیان دەخوات سەگە ڕەشەکەی نوگرە سەما هاتە خەونم ویستی بمخوا وادمی ئەکردەوە بمخوا من هەچەندە مەکرد خۆم نەددا بەدەستەوە بمخوا بەعنی گە هەستام وەکو ئینسانێک تێکچوو بووم تووکی سەرم بابردی یەک تووک بەسەرمەوە نەما کردنەکەم نابینا بوو لە نوگرە سەلمان ئەمری خوای کرد بەڕاستی ئەوە بەلای ئێمەوە گەلە ناخۆش و کە بەسەرمان نەمەزانی چۆن بیشوین چۆن کفنیکەین چۆن حازریکەین چۆن بیبین باپێڵەن بیشارینەوە ئەندا خەرچ و قەوری بۆڕقەند بوو نەوێ ناسمە تەسلیمی خوامان کرد بەم شێوەیە مای نێوانەیە هەستمان کرد زۆرمان برسی هەستمان کرد زۆر ناڕەحەتین دەی کاکە وای لێ هات خواردن و خواردنەوە و پاک و خاوێنی لە ڕووی تەندروستیەوە ئەمانە تەنگی پێڵچنین یعنی هیچ شتێکی وانە بوو کە ئینسان تۆ لەم شوێنە سجن بکرێ لەم شوێنە حەبست بکەن لەم شوێنە گیر بخۆی بەس نەتوانی شتێک بخۆی وەک پێویست بێ نەتوانی پاک و خاوێنی خۆر ڕابگری جلوبەرگ نەبوو شەوێ باسییان کردوتیان قاعەیەکی درێژ بوو تقریبا 300-400 ئافرەتی تیا بوو چوون تادای لێکرد بوون زۆرمان پێ ناخۆش بوو باوکم بە ڕەحمەت بێوتی خۆزگە دەسەڵاتم هەم بۆیایە بەم گۆچانە 4-5 منە پێش خۆم بکوشتایە خۆ من هەر منێکم لەسەرە ئاوێکەمان هەبوو ئاوەکە بە بۆڕی دەهات چەند کوونێکی تیا بوو ئاوەکە زۆر سوێرە گوت بە فەردە خوێت تێکردووە خەڵ نەیتوانی بیخواتەوە تەنکەرەکان ئاهاتن بەیانی زوو کە ئاهاتن دەبوو خەڵکە ڕاوەسایە بە دەرگاکەوە قەڵەباغێکی زۆر دروست دەبوو ئیستحامێکی زۆر دروست دەبوو هەموو بە سڵەوە ئەوەسای هەتا تەنکەرەکان هەتا دەرگاکە لێ دەکەنەوە کاتێک ئەچوویدە سەر تەنکەرەکان لەوەی عازابێ و دەستی خۆی پێشخاو ئەو ڕۆژە سڵێ ئاوی دەستکەوێ بۆ سەرشوەرینی خۆی بۆ خواردنەوەی خۆی ئیتر بۆ بەکارهێنانی سەر ئاو ئەمانە ئەو ڕۆژە ئەو سڵە ئاوەتە بوو لە کونی تەلەکان و داهاتمە ئەم دی سەتڵەکانم ڕدەگرت و بابێ بۆی کە کاتێ بەسۆندە لە سەتڵەکانە دەی بۆی کە سڵەکان سەرەوە بن نەبن سەتڵەکان بڕن لاوە چەندین جار ئەمەم دەکرد چەندی جار لە مەسلە سەر ئەمەش لێدارم دەخوات براکەم بەیانی زوو هەسا بوو سەرەی گرت بوو بە محازەرەکەەوە کە دەرگاکە کرد بۆ یەکەم کەس بوو بچێتە سەر تەنکەرەکە سەری شوار کرد بۆ بەسەر تەنکەرەکە یاویتە خەڵکەش بەسەریا پرژا بوو لەوەیە دایکم فرای کەوت بوو ئەگەر براکەم سەرەوە بن ئەکەوتە ناو تەنکەرەکەەوە هەر لەوێ جانی ئەسپارد و ئاخنکە ئێستاش ئەو جۆرە تەنکەرانە دەبینم من کە باسی ئەوە دەکەم کە ئێمە ئازاد کرانی و هاتینەوە دوگای پیرەمەگرون جۆرە تەنکەرێ دەگەڕە ئای بۆ ماڵەکان تەوزیع دەکرد تەنکەرێکی زەرد بوو هەمان ئەو تەنکەرە لە نوگرە سەلمان ئای بۆ ئێمە دێنا ینی شکل و شێوەکەی هەر لەبەر چاومە ڕقم لەو تەنکەرانە دەبوانە نوگرە سەلمان وای لێ هات خەڵاکە پڕ بوو لە سجن تەندروستیمان زۆر ناجێگیر بوو هیچ تیمێکی پزیشکی نەداهات با پێڵم ئەو خەڵکە فەحسکە بزانە خەڵک چ نەخۆشێکی هەیە خەڵک تووشی چی بووە خەڵک تووشی گرانەتا بووە خەڵک تووشی سەرەتان بووە خەڵک تووشی بەدخۆراکی بووە ئێمە هەمومان تووشی بەدخۆراکی بووین ئێمە هەمومان با پێڵم ناسەرمان لێ شێوا بوو ئێمە جلوبەرجێک نەبوو کە ڕۆژانە بیگۆڕین و لەبەری کەینەوانەیە هەموو ئەسپێ بە دەرمانە ئەوها زۆر چۆن کە مێرولە ئەبینی ئەڕا بۆ شێوەی ئەسپێمان بینی کە پێمانە ڕوا ئەسپێ خوێنی ئەمژی کاوزەشمان نەما بوو هەموو مەسەلەی ئەسپێکە بوو دەیانویست
لە ڕێگەی نانەوە لە ڕێگەی خواردنەوە لە ڕێگەی تەندروستیەوە بمانکوژن بە حقەتی حاڵی جووا بوو دەبینی هەموو ڕۆژێک هاوار و گریان بەرز دەبووە لەم قاعانە لەو قاعیتر لەم قاعانە لەو قاعیتر ئەو پێ یاویستانی کە بۆ خۆ خاوێنکردنەوەی خۆتە نەبوو کابراایەک هاواری کرد بۆ ژنەکەی گوتمان بۆ دەگریتی وەڵاهی ئێستا بۆیە دەگریم ژنەکەمەوە مناڵەکەی بووە ژنەکەم مردۆ نازانم چۆن نازانم چۆن مناڵەکەم بەخێوکەم ژنەکەی گەنج و جوان بوو نازانم لەو گوندانەی گەرمیان چ گوندێ بوو خەڵکی تلیانە فەقی مرزیا و ئەو مەنتیقەیە بوو کە وابزانم یەکێ لەو دیانە سەرکێشیان کرد بوو ڕۆبەڕووی حکومت بوونەوە کامل هەمویان ڕاپێچکردبوون لە نوگرە سەلمان بوون لەناو نوگرە سەلمان پیس و پۆقڵی و زوبڵ و شت زۆر بوو عەرەبانی دەستی لێ بوو لەوێ حەزمان ئاکرد ئەو پیس و پۆقڵی کە لەوێ ناو سزنەکە پاکەکەینەوە ئەو پیس و پۆقڵێ بینە دەرەوە بەس لەبەر چی لەبەر ئەوەی تۆزێ دەرەوە ببین دەرەوەی قەڵاکە ببینین مقدمێکمان هەبوو بنەوەی مقدەم و هابوو هەفتانە دەوامی دەکرد پیاوێکی زۆر جەربەزە بوو پیاوێکی زۆر بەدین بوو دەگریا بۆ خەڵکەتی ئەمەی حکومەتی عێراقی کردی قابلی قبول لێ ئەم دەسەڵاتە دەڕوخێ بۆ یەک ڕۆژ بڕوخێ من سەری مناڵەکەی خۆمەکەم و سەری ئێوەژەکەم ئێوە چیتان لەسەرە کە بۆ نمونە لەم قڵایە جیتان خواردو ئێمە ژیرمان خواردو بەدەستیەوە ئێوە چیتان کردووە ئەم پیر و پەکەوت و شێت و قوربەسەرە لێرەدا حکومەت ئیشی بەمە چییە ئەوەم لە بیرە کاتیان بۆ داانەکاتنە دەرەوە شەو بوو خەڵکە هاتووە دەرەوە دوایی شاوری لیادات بە شاورەکە ئاهاتی دەرەوە بە شاورەکەش دەبوو توی ئەو ژوورە تاخیر نەبی شەوێ تقریبا 7 نەفەر بۆ 8 نەفەرە بوون خەوتە بوون چکە زۆر گەرم بوو خەوتە بوون فیکیان لێدا ئەمان بە خەبەر نەبوونەوە هێنایانن چیان لێکردن ڕوتیان کردنەوە دنیا شۆڕیەکانە بەرکردن ئەو ئەرزەش دەگەشقاتێ هەڵە کرد بە تەقلە 3 سەعات ئەم 7 نەفەرە بە تەقلە و لەسەر ئەژنەوە هەتاوان لێ هات لە هەموو ژیانیانەوە خوێنە هات ئەنجوازێ دەهێنا بەیانی کە ڕۆژ بۆ دوانیان لەوانە مردەبوون ڕۆژانە بەدایان دیمەنی ناخۆشترمان دەبینی کە پیرێژنێکت دەبینی هاواری دەکردی و کاکە تخوا بە قوربانت بم قوبی ئاوم بۆ بێنە ناتوانم توانام نیە لە بەروەی هێزم تیانە بێتاقەتم برسیمە توانام نییە ڕێکم تخوا ناتوانانی پاچەنانم بۆ بێنی تخوا ناتوانانی قومی ئاوم بۆ بێنی چەندی جا من ئەوە ڕوبەڕوم بۆتەوانەیە برادەرمان هەبووە لەگەڵ خۆمان ئەوە لە یەکلا بووین ئاوی کردو بە خۆیە بە ڕەحمەتەکە قادری ناوبوو مردووە لە حمامەکە ناتە دەرەوە من ماڵمان بەرامبەر بە قەڵاقی سوسێ لە پیرەمەگرون هەموو جارێکە لە ماڵەوە دەرەچوم قەڵاکە داهاتە بەرچاوم قەڵاکەی نوگرە سەلمان داهاتەوە بەرچاوم هەمان خەریتێ لەگە ئەم قەڵایە کۆمەڵێک سجن هەبوو هەمووی گەنج بوون دەست بەسەر بوون پرسیارمان کرد وتمان باش ئەمانە بووە عیلایان لەگەڵ نیە مناڵیان لەگەڵ نیەوە ئافرەتیان لەگەڵ لە وڵامدا من کترێکم بەدەستەوە بوو جار چامان لێ دەنا ئەچوین ئەوان ئیتەریان هەبوو چایەکان بووە کوڵاندم ئەیگوت ئێمە دەست بەسەرین ئێمە ئەبەدین ئێمە جیراوین بەیەکەوە ئەمە مەجموعەیەک بوون زیاتر با پێوەڵە من لە 150 کەس دەبوون قاعەیەک تایبەت بەوان بوو چەند جارێ دەرگایان لێ کردمەوانێ یەکێ لەوانەیە بە منی گوت تو بۆ بەتەنیا ئەم قۆرێت بەدەستەوە ودەی داوای دەکەیت ئێمە چات بۆ بکڵێنی وتم من باوکم لەگەڵم نییە وە دایکیشم نەماوە وە خوشکیشم نییە وە براشم نییە پڕ بەدڵ دەگریا بۆم و هاواری دەگری خوایە ئەم زوڵمە قبول نەکەی منداڵێکی ئەمە کە دایک و باوکی نییە چی لەسەرە قەت لەبیرم ناچێتەوە کار لە دایکی سزنەکە نووسرا بوو جەحەندەم بە عەرەبی نووسرا بوو جەحەندەم بەقاعە ناونوز دەستی پێکرد یەکەم جا نەمازانی کە بەردەبینی ئەوە بوو ئەو حەجاجە خودی خۆی هەواڵێکی خۆشی بە خەڵکەکە داوتی ئەمە قاری سەید ڕەیسە قاری سەوچلە ئەوەی کە ئاوارە بوون و چوونە ئێرانەوە بۆیان هەیە بێنەوە ئەوەشی کە لە نوگرە سەلمان و ئەو سجنانەی کە خۆیان هەنی کە خۆیان دەزانن ئەوان هەموو ئازاد دەکەن و بەردەبن هەر هەموو خەڵکان لە ناو حەوشەکەیان کۆمەڵ و کرد و ئیتر خەڵک دەبوو بۆ خۆی بچوویایە بە هەوەسی خۆی بوو حەجاج چی حەز لێ بوویایە بینوسێ بۆ خۆی بانجی خەڵکەکەی ئەکرد ئێمە
دایکم لە بیرمە وتی کاکە وەرە کۆڵم وتم بۆچی دایە وتی کاکە خۆمان ڕزیل نەکەین ئەمانە نەمانوست و بەرنابین وەک ئێستا لە بیرمە چوومە کۆڵی دایکمەوە کە چوومە کۆڵەوە چوینە بەردەمی حەجاج هەر خەمی ئەو دوو کوڕم بدەم برد بیان بە موانێ و لێم بەجێ نەمێنێ و خەمی ئەوم خەمی خۆمم نەبوو یەکێکوت بە زندویە تا خەنە ژێر گڵەوە یەکێکوت بابی نووسین خەڵکی یۆرانای خۆی بنووسێ زۆر هەوڵمانە قوربان ئێمە یەکەم وەجبە بەرنەکەوتی پاشمانگێک هەمان کەس دوانیکە عەسرەکەی خۆیان کردەوە بە ناو ژوورەکانە یەکەم کەس ناوی ئێمەیان نووسی وەجبەی یەک بەرنەکەوتین بەر وەجبەی دوو کەوتین کە ناونووسکراین و ئێمەیان هەمووین بە ڕیزێکەوە ڕاگرت و ناونووسیان کردین بە تەواوی دڵمان زۆر خۆش بوو وتیان ئێستا ناونووسکران و ئێوە حازرن بۆ ئەوەی کە بەیانی منشابێ و کۆتاییتان پێ بوو بڕۆنەوە بۆ منتیقی خۆتان و بەر ببن وەجبەی دووەم کە بەر بوو ئیتر ئێمە نازانین بەر ئەبن ئەمانە بۆ ماڵیان دێنن بۆ شویان دەبن ئاگاداری ئەوە نین ئێمە هەر لە نورە سەلمان ماوینەوە تەمان ئەو شەوە هەتا بەیانی لە خۆشیان نەمانەزایی چ بکەین ئیدی لە خۆشیان هەرەوەتە بوو دەمانگوت دەبێت باڵمالێنێ ڕێ بفڕینانی ئەمە دڵمان خۆش بوو دی قوربان لە لایەکیشەوە دڵمان بۆ ناخۆش بوو کە ئێمە چەند کەسێ بەیەکەوەین 28 کەس لەوێ بەیەکەوەین و کەسێکمان لەوێ وەفاتی کردو ماوینەوە 27 کەس ئەمان بەروەجبەی ئێمە نەکەوتن وان بەجێ دەمێنن ئێدی لەوێ دابا پێڵم گریان و دەست لە ملکردن و ئەمانە دروست بوو شەش کەس ماینەوە بیستەکەی ترمان بەر بوو ئەو خۆز بوو کەسێکە لەگەڵمان بوون ئەوان بەر بوون ئێمە کەوتنە وەجبەی سێمەوە تاوەرم بۆ قاوس بەربن بۆ قاوس دەڕۆن ولا ئێمە ساتینە خوارێ کاکە یەک دەیوێرا ئێک نەیدەوێرا ڕێما لێ ئاسێ دەبوو لە ئێمەش خۆمان بێدەن کرد بوو چوو بووین بانجیان کردم ناویان نووسیم تی خونچە کەریم حەسەن کوتم بەری تی کوای کوتم ئەوت تی ئێوەستە کوتم وەلات تی ئێوەستە کوتم وەلاتمە تمە ئێوەستە تمەوە خوشکمە شەکەی ئاوسەرەکەن لەگەر بوو هاتی نەدەرێ بۆ قاوس کە دەی وازر ڕاوەستاوە لەوە ڕاکە خۆی هاوێتە زیلێ دوو ئینزیباتیان لەگەڵ سەرخستنی خەڵکە بوو ئەگیریا ئێستا ئێمە ئەگیریان بۆ قوربەسەری خۆمان بۆ بێکەسی خۆمان ئەگیریان ئەم دوو ئینزیباتە دڕندانە بوون لەگەڵمان وتیان هەچ کەسێ گیریا ئێمە ئەلمێ بەری ئەدەی نەخوارەوە ئەو مەشا 6 کەسی نزیکەی لەوەی 6 کەسی تیا بێ باوەڕکە ئاکوت کەسی تیانی لە ترسان وەکە بەڕێکەوتین با پێڵم زۆر دڵم خۆش بوو کە بۆ دوجار ئەو قەڵا سامناکەمان بەجێهێشت ئێمە هاتین چەند شارێکمان تێپەڕان ساقی مشاکەتی ئەمە سەماوە تکریت و سامەڕە ئەو منتیقەیە لە شارێ ڕامانگر زۆر بە وەفا و باشون بۆمان لە جێگایەک ڕایانگر مشاکان با پێڵم دوکان و بازار و یەک شوتی بۆ دێنان یەک ئایی بۆ دێنان یە خواردنی بۆ دێنانیادی یەک دەهاتە ناو سیارەکەی گو چیتان پێویستە بتان دەینیانێدی بەمەی تۆزێ وەزعمان باشتر بوو کە ئێمە چەند مانگە لەوێ نەشوتیمان بینیوە نەخواردمان وەک پێویست بینیوە نە ئاوی شیردینمان وەکو پێویست بینیوە یدی ئەمە وردە وردەورەیەکی پێداین هاتینە سەماوە لەوێ ژنێکی عارەب خێری کردهبوو هەر نەفرێک کە بابێک کوونانێک تەماتێکی بۆدا نابوو ئەو خەڵکێش چەند مانجە کە تۆ نان و ئاو نەخواردووە لە پڕ قوربان کە با ماخوار هەمووانە لە تایسکمان دەتلاینەوە لەو پاسانەیە بەڕێکەوتی قوربان هاتینەوە تۆزاوی کەرکک لە هەمان شوێن ئێمەیان داوەزان و ئەو پاسانەی کە لە تەواوی سلێمانی ئێمایانە بۆ تۆزاوی کەرکک هەر بە هەمان ئەو پاسانە بەستۆقرە ژیرا بوون ئێمان ئەی حالە کردەوە بۆ مەلعەبەکەی سلێمانی کەوتیان سلێمانی ئیتر وەکو لە دینایەکە سێ دینایشکەوە تۆزە پێشتامان ڕوون هەموو لە برسان و دەتونیا هەموو وشک بووەوە خەڵکێک خواردنێکی یەکجار زۆریان بۆ هێنای ئێمە وەمازانی بەر نابین جاویان خەمتان نەوێت بەردەبن لە مەلعەبەکەی سلێمانی من فامیلێکم لەبەرا بوو دڵنیام بەدایان ئەسپێ و ڕشک و پیسی و ئەمانەی پێوە بووی چارمان نەبوو کە خۆمان نەشت بوو کە هەمووی باپێڵم ناشین و پیس و فەقڵ و ئەمانە بووین سیارەیە کات پڕ لە سەمون مستەبوونەکان هەمووی کونجی پێوە بوو تەمان زانیان کەوا خەڵکانێکی زۆر سزن و بەربوون و بەردەبوون دێنە مەلعەبەکەی سلێمانی خەڵکی سلێمانی بە پیرمانەوادن دەی لەوێکانە کە گەڵابەکە هات گەڵابەیەک بوو لەبەر چاومە یەک گەڵابە سەبوون بوو هەڵی ڕشت ئای بەرزی کردەوە یەکسەر سەبوونەکان هەمووی هات نەخوارێ ئێدی هەر کاک بوو ڕای دەکرد و من چەند سەبوونێکم با پێڵم ئەم فامیلەم بەرز کرد بۆ 6 سەبوونم تێکرد و ورگم نانی وەی سوتا بوو کەوێتی کاکە جان تۆ بۆ خۆدوالێ دەکەی هەموو لە شت دەسووتێ خۆ خۆم سەبوونە ڕناکەوتم کاکەوەی من بینیوە تۆ نەتبینیوە بە قوربان من وەسەمان هیچ نەبوو بیخۆین خوای گەلۆم ڕستقەی داوات چۆن دەبێت لەسەر عەرزەی بکەوێ ئێمە سەر بە نحەی سوورداژ بووین تەحویلی دوکانیان کردی
هاتنیە دوکان بە قایمخایمەتی دوکان لەوێ ماڵی خاڵم تاوانەمە دوکان ئەمە دەکە ئێمە لە نوگرە سەلمان بووین و ئەوە دوکان ڕوخێنراوە تەقێدراوەتەوە تێک درراوە ئەم وەردوگای پیرەمەگرون دروست کراوە بۆم خەڵکانەی کە لە دوکانەوە ڕاگوێستیان گرتون بۆ وەردوگای پیرەمەگرون لە سلێمانی دەرچوین هاتیە تاسووزە لەو کەلەی کە سەر دەکەوی کە معمەلی سیمەنتۆکەیە ئەم دوو شێنم بینی وەڵڵای یەکسەر دەستم کردەگەی یا قەستم بەخوا خۆم پێ نەژیرە هەر ئەوەماگرت لەو سیارەیدا هەرچی لە ناو سیارەکەی بوو بە عبەشەوە کە سایقی پاسەکەی بوو یەک هایلێ بەرز بوو کوتمە ئەو شێلانەیە کە من 6 دانەماگە ئێمە لە نوگرە سەلمان نەمابینی وە لە خۆشان سوێن دەخۆم چیای پیرەمەگرونم نبینیوە سوێن دەخۆم چیای پیرەمەگرون نبینی ئەو چێوە گەورە عنی کە بەس سیرم کردەها سێری چای سار هەم کرد ئێستا هەموو لێک کوتمەوە شاخی خۆمان هەموو دەستمان کرد بەگریان ماڵی خاڵم و ئێمە لای ئێمە وایە هەر لە دوکانن بەڵام دوکان تێک دراوە لە پیرەمەگرون عینەشت خاڵم هاتەوە بۆ لامان و لەوێش بۆ کەفیلمان و بۆ یەکجاری ئازاد کراین تەمان گەشتینە ئاسی پیرەمەگرون هەموو کەپرەکەبرە کرابوو چقوەزەرکە لێرە دووتمان ئەمە کوێوێتی کاکە ئەمە دوکانە ڕاگەز کراوە بۆ ئێرە مهۆردوگای دروست کراوە بۆ ئەم خەڵکی دوکان و ئەوە تێک چووە ئەم خەڵکیان هەموو گواسۆتەوە بۆ هۆردوگای زۆرە ملی پیرەمەگرون ئەدی من هەر باپێڵم چاوم لەسەر ئەم شاخانە بوو ئەدی کە ئەم کۆتەڵە سەرکەوتین 2000 ماچم لە شاخانە کردووە ئەو بکاتین لێرە تێپەڕ بووین ما چامان لەزەر ئەم زیێتی خۆمان و شاقانە بوو ئەوە بوو لە سەیدەرێکە سارێک لە پێشمانەوە سری دەکردی ئێدی منش کڵاو جەمەدانەیە بەر بووە لە سارەکە کراونێک بوو لە پێشمانەوە باوکم بوو لەوێ بە پاس هێناینەوە دوکانەوە خزم و کەس لە دوکان وەریانگرتینەوە چوونەوە پیرەمەگرن تازە دروست دەکرا هەموو کەپەر بوو لەوێ تووشی نەخۆشی بووین نەخۆشی بەدخۆراکی ئەمڕ خۆڵەکانمان وشک بۆ ئەو کاتە هەموو دەرزی و ئاویان بۆ بەکارهێنین هەتا 25 شەو بۆ ماجێک ئێمە عیلاجمان بەکارهێن من لە جامی سارەکە ئەو باوکم دایگرتم بە باوەش ڕیشی ئەوە نەهاتە بوو خاڵم بەخێوی کردین حتا ساڵی 90 حکومەت هەر بۆ خۆی ئارزی داینەوە خەڵک بە خێرخوازی خانووی بۆ کردین چوینە خانووی خۆمانەوە 91 براکە و خوشەکان لە ئێران گەڕانەوە بە یەکشار بووینەوە بای خوارومانەوە قەبەز بوو ئەمێش کە خەرکەکەی لێ ڕاوەست پانجام لە هات سەدا هات ئەمە ئایچی کرد و تیاهیت بۆ کرد ئەمەش بەخێراتمان کردەوە بەرە لە بەردم مابوو ئەوە ئەمێ تا چۆنە ئەوە لە بەردم مابوو بنا قسەمان پێ نەگوت نا بەخوا یەک قسەمان پێ نەگوت دووسێ چکەمان لەگەر بنا ئەوە لە بەر ئێمە لەگەر وەزبەی ئێمە نەبوو لە پێش ئێمەدا بوو لا هاتی وا بۆ قسەی دەکردوی وا بۆ قسەمان نەدەکردەوە قسەمان نەکردا قسەی چی بۆ بکەین بۆ سەدان ئەوەی لە گەری بوو تێوە خەرچی چۆن قسمان خەرچی سەر مردان هاتوون بەدوم داهێنایانی بۆ ئێرە بۆ سەدانی دا ئێستا لەبە ئەو خوایە قسەی پێ نارێن لێ نادەین ئەخۆی حازر کرد بوو بۆ ئەوەی بەخوای لا قسمان ئێمە لەبەر خوای گوناح وەک ئەوی لە ئەو خەرکەی والێ کرد و ئێمە ئەوی والێ ناکەین ئێمە بووین کە ئەمەمان بینیوە بەسەرماناتەوە واقعیە خۆمانە ناو وەزعەکەی داوین خۆمانەمەمان بەچوی خۆمان بینیوە داواکارم و هیوادارم تێگەشتی ئەو جیلەی کە پێدەگا هەموو بە وردی متابعی ئەم کەیسانە بکەن ئەوانەی کە ئێمە بەسەرمان هاتووە هیوادارم ئەم جارە هیوادارم قەت بەسەر میلەتی کوردان نهاتەوە